هەمیشە کارەکرێ بۆ منداڵان و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیش لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەگەڵ کوردستانی گەورەشە بگرە ئەتوانین بڵین بۆ هەموو منداڵان بەبێ جیاوازی کاری کردووە ئەمە بۆ مناڵان و بۆ خزمەتکردنی مناڵان بۆیە لێرە هەمیشە هەوڵەکان بەردەوامە تاوەکو زیاتر کار بۆ منداڵ کرێ ئێستا لەژێر دروشمی بۆ هەموو مناڵێک هەموو مافێک بۆیە ئەمڕۆ ئێمە لە هۆڵی ڕۆشنبیری هاوکارمان تەرزە لەوێ ئامادەیە کە بزانین چۆن کاریان کردووە بۆ مناڵان ئەم دروشمە خۆی لە چیا بینێتەوە چ تایبەتمەندیەکیشەیە زانیاری زیاتر وەرەگرین تەرزاگەر گوێبیستی منی سڵاو لێبێ و بەیانی باش. سلااوان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن بۆ ئەم ڕۆژ بتوانن ڕۆژێکی پڕخۆشی پڕ تەندروست باشی بەڕێ بکەن و کۆی هاوکارانیشم ئاماژیان پێکرد ئەمڕۆ ئێمە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی دیارە چەند چالاکێکی جیاواز بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی گیانی منداڵان وەکوی کە هەم لە تەواوی گیان و کوردستانە یەکی شەش دەستنیشان کراوە با ڕۆژی گیانی منداڵان بەڵام لە ئێستای خۆشبەختانە لەم چەند ساڵی دوایە تەواوی ئەو کەسانی کە لە بواری مناڵانە کارەکەن و لامان کاتە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بیری لەوە کردوتەوە وەکو چەند چالاکێک جیاواز لە ماوەی مانگێکە بۆ بەرزڕاگرتنی تاوی چالاکیەکانی منداڵان زیاتر بەرز بنرخێنێت زیاتر بەروتوانەکانیان دەربخات هەر بۆیە ڕێکخراوی ئینتەرسۆس لەگەڵ بە هەمانگی لەگەڵ کۆمسیاری باڵای نەتەوەی گرتوەکان بۆ هاوکاری پەنابەرانی UNHCR و بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە هەماهنگگی چەند چالاکێکی جیاواز لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی بەڕێوە ئەبن جا بۆ ئەوەی زانیاری ورتر لەسەر ئەم چالاکیانی ئەمڕۆ قسە و باسی زیاتری لەسەر بکەین ئەچمە لای چەند میوانێکم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک سەرکەوت حەمەد سەعیدمان لەگەڵا بێت کا بەڕێزیان لە پرسایی بەشی شانۆن لە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و لامان کاتە لە بەشی ڕۆشنبیری منداڵانیش کاک سەرکەوت دەگەر ئەرکێشی سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێبێت تۆم کاتت باش بێ زۆر سپاس هەربا لەوە دەست پێ بکەین پێشتر ئاماژەم بەوە کرد یەکی شەش دەستنیشان کراوە بە ڕۆژی گیانی منداڵان بەڵام خۆشبەختانە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری منداڵان وەکو مانگێک چەند چالاکێکی جیاواز بۆ منداڵان ئەخاتەڕۆ ئەم چالاکیانەی ئەمڕۆ خۆی لە چیا ئەبینێتەوە ئاماشان لێ چی بوو؟ سواز بۆ هاتنتان ئەم چالاکیانە ئێمە هەر لە سەرەتاوە وامان باشزانی کە ئەو ڕێچکەیە بشێنین کە ڕۆژی مناڵانی جیهان تەنها یەک ڕۆژ بێت و لەو ڕۆژایتر هەموو چالاکیەکانمان بەردەوام بێت و کۆتایی پێبێنین پێمان باش بوو کە درێژەی هەبێت لە پێشێکی شەشەوە ئێمە خۆ ئامادەکاریمان کردووە بۆ ئەم ئاهەنگانە کۆمەڵی ئاهەنگی کەشمان پێشتر ئەمە کردو و هەڵبەتە دوای ئەمەش ئاهەنگیکەمانەیە هەر بە هەمان شێوە مەبەست لەمە دەرخستنی توانا و چالاکیەکانی و ورەی مناڵانە یا ئەو توانە و تاقەی کە لەناو مناڵانە دەریخین بۆ هەموو کەسێک ئێمە لە بیدایەتە لەگەڵ ڕێکخراوی شنەوی بای خاکە هەر هەمان مەبەست بۆ یەکی شەش چالاکیمانە بوو لە دەربەنی خان لەسەر داوای بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری دەربەنی خان سەر لە نوێ لەوێ ئاهەنگی چکەی مناڵانمان هەبوو ئێستاش لەگەڵ UNHCR ڕێکخراوی ئینتەرسۆس بە هاوکاری یا بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەشی ڕۆشنبیری مناڵان ئەم چالاکیەمان کردووە هەروەها باخچە و داهێنگەی ڕۆژیش بەشدارەتیایە بە کۆمەڵێ چالاکی ئەوانیش هەڵبەت هەمووی ئەمانە بەرزڕاگرتنی ڕۆژی مناڵانی جیهانە کاک سەرکەوت ئەوەی کە لە دەستپێکە ئاماژەمان پێکرد و پێشتریش هاوکارانم ئاماژیان بەوە کرد لە بەڕێوەبەتی ڕۆشنبیری گشتی هونەری سلێمانی هەم لە هۆڵی ڕۆشنبیری تەواوی مناڵانی پەنابەریش لێرە ئەبینم بە هەمانگی لەگەڵ منداڵەکانی ترا چۆن توانیوتانە بەهرە و توانەکانی ئەوانیش زیاتر دەربخەن ئەوانیش زیاتر بتوانن مانگێکیان هەیە تەواوی چالاکیەکانیان تایە بەرز ئەنرخێنرێت تەواو لەمە بەرکەوتنی ڕۆژئاوای کوردستانە لەگەڵ لای خۆمانە ئێستا کۆمەڵی مناڵی زۆرمان هێناوە کە لێرە پەنابەرن لە کوردستانە کۆمەڵە چالاکی جوانیان هەیە کە لەمە هەنگای ئاسازیەکەن لەگەڵ کۆمەڵی مناڵانی خۆشمانە کە لە لای خۆمانەوانی شەر ئاهەنگیان هەیە ئەم بەریەکەوتنە هەڵبەتە سوودێکی تەواوی بوو هەردوو لە بۆ مناڵەکان کاک سەرکەوت چالاکیەکان پێمان بڵێ چی لە خۆگرێت چالاکیەکان هەڵبەتە شانووی تایە ئاهەنگی گۆرانی تایە
باخچەکانمان با بڵێن کۆمەڵی مناڵی چاوگەشمانی ئەوانیش کە هەر بەشدار بوون لە ڕۆژی مناڵانی گیانە ئەوانیش گۆرانیان هەیە لەگەڵ کۆمەڵی بابەتی کە دەینەکە ئامادەیە. چ پامێکی ترت هەیە بۆ مافە پارێزراوەکانی تەواوی منداڵان کە لە کوردستانە پێتان وایە تاوەکو ئێستا مافەکانی منداڵان بە تاوەتی پارێزراوە توانی وتانە بە شێوازێکی زۆر باشوەکو بەشی ڕۆشنبیری منداڵان بەڕێستان لێ پرسەی بەشی شانۆن بەڵام هەر سەر بە بەشی ڕۆشنبیری گشتی سلێمانین بە شێوازێکی باش مافەکانیان فراهەم کراوە ئێمە توانین منداڵان وایان لێ بکەین هەست بە توانە و لێ هاتووی و بەهرەکانی خۆیان بکەن. بەڵێ بەتاکید ئێمە جگە لە ئاهەنگەکان ساڵانە لە بەڕێوەبەری ڕۆشنبیری گشتی بەڕێوەتی گشتی ڕۆشنبیری هونەر بەشی ڕۆشنبیری مناڵان هاوینان دەورەی تەواومان هەیە کۆمەڵی دەورەمان هەیە بۆ شانۆ هەمانە بۆ کۆمپیوتەر هەمانە بۆ مۆسیقا و گۆرانی هەمانە کادری بەتوانامان هەیە کە لەم وەرانەیە هەمووی ئیشەکات هەمووی مناڵ پەروەردەکات بەتاکید مناڵ هەتا ئێستا حەقی خۆی بە تەواوەتی نەیراوەتێ ئەگەر بمانەوێ حەقی تەواو بین بە مناڵەکان زۆر کاتێکی زۆر زیاترمانەوێت و لە ناحەی بودجەوە ئێمە بودجە بە تەواوەتی دەستی گرتووی ناتوانین هەموو شتێک بۆ مناڵ بگەنە چی بکەین لەم نێوەندەیە؟ وەڵڵاهی لەم زۆرۆفەیە هەموو میلەتەکە بەدەست بێ بودجەی و بەنامەیەوە ناڵێنێ شەڵڵە بتوانرە بودجەیەکی تەواو هەبووە بماتوانێت شانووی تایبەت بە مناڵ بەشێکی کامل وایە کۆمەڵی لایانی کەی مناڵێ ماتوانێت زیاتر پەری پێبین لە ناحەی ڕۆشنبیریەوە لە ناحەی هونەریەوە لە ناحەی پەروەردەییەوە ئەڵبەتە ئێمە کەم و کوڕیمان نەبوو لەو حاڵەتەیە ئەوەی کە لە توانامانە هەبووە کردومانە بۆ مناڵان ئینشاڵڵا هەر بەردەوامی شەبین. دەستان خۆش بێت هەمیشە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە کار و چالاکیەکان هیچ کار نەوەستاوە بۆ منداڵیش هەمیشە کار و چالاکی تایبەتیە بووە هیچ پامێکی ترزماوە لە کۆتایی ئاماژی پێ سواز بۆیەوە هەڵبەتە لە 26 دیسانەوە پانێڵی چکەمان هەیە لە ئوتێل بەموزین هەر دەربارەی مناڵ و دەربارەی میدیای مناڵە ئینشاڵڵا هیوادارم لێژ ئامادەم بوو چاوەکەمی سواز بۆیەوەش زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاک سەرکەوت حەمە سەعید بەڕێزیان لێ پرسایی بەشی شانۆ لە هەمان کاتە لا بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری منداڵانیش سەرپەرشتیاری تاوی کارەکانی ئەوانیشەکەن جا ئێستا پێمان خۆشە چینە لای تەواوی ئەو کارمەندانی کە لە بەشی پەنابەران کار ئەەکەن UNHCR ڕێکخراوێکی تایبەتیان هەیە لەم نێوەندەیە بۆ ئەم ڕۆژ لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی لە تاوی چالاکیەکانە لەگەڵ بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری منداڵان بەشارن خاتو ماریا یاسین ئەگەر بێتە لای ئێمە بفەرموو سلااو لە بێتم کاتت باش بێت لەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو داکۆکی کاری مافەکانی منداڵان لە ڕێکخراوی UNHCR ئەگەر هەڵە نەبم پۆسەکەی تۆ ئینتەرسە زۆر باشە پێمان بڵێ ئێوە کار و چالاکیەکانی ئەمڕۆتان چۆنە بۆ پارێزگاریکردنی مافەکانی منداڵان سەرتا زۆر بەخێر بن ئێمە وەکو ڕێکخراوی ئینتەرسۆز بە پاڵپشتی کۆمیسیاری باڵای نێتەوەی یەکگرتوەکانی UNHCR پاڵپشتی پرۆسەی پەروەردەی خوێندنی پێنابەرانەکەین لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی پرۆژەکەمان لە پارێزگای سلێمانیا جێبەجێکرێ پاڵپشتی سەرەکی سیاسەتی تێکەڵکردنی خوێندنی پێنابەران و خانەخوێیەکەین کە لە قوتابخانەکاندا ئێستا جێبەجێکرێ کە بڕیارێکی وەزاریە دەرچووە کە پێنابەرانە نیش بە هەمان شێوە وەکو مناڵێکی خانەخوێ مافی خوێندنیان هەیە بە هەمان وێنەجی کوردی خۆمان ئێستا با بڵێن دەرزەکانیانە خوێن بەردەوامە بن لە خوێندنی خۆیان و لە تەنیشت ئەوانەوە ئێمە کۆمەڵێک خزمەتگوزاری ترمان هەیە کۆمەڵێک چالاکیان بۆ ڕەخسێنین بە مەبەستی زیاتر تێکەڵکردنی مناڵەکانی پەنابەر لەگەڵ خانەخوێ چونکە ئەمان ماوەیەکی زۆرە بەڕاستی لێران کۆمەڵێک لە خێزانەکان ماوەی 10 ساڵە بێ لێرە ماونەتەوە بە ئامانجی تێکەڵکردنی زیاتریان لە ڕووی کولتوریەوە ئێمە چەندین جۆر چالاکی ساڵانە بۆیان ئامادەکەین وەکو ڕۆژی جیهانی مناڵان ڕۆژی با بڵێن جیهانی پەنابەران و هەروەها ڕۆژی جیهانی وەرزش و ڕۆژ جیهانی خوێندنەوەی مناڵان خاتو ماریا پێمان بڵێ ئێوە ماوەی چەندێکە توانیوتانە تەواوی منداڵانی پەنابەر لەگەڵ منداڵانی تاوی شارەکانی کوردستانە لە ڕووی بەشداریکردنیان لە کار و چالاکیەکانە هەمانگیان پێ بکەن بۆ ئەوەی ئەوانیش هەز بە وەکو چۆن ئەڵێ تەنیایی نەکەن لە هەرێمی کوردستانەکە نیشتەچن بتوانن تاوی مافەکانیان بۆ دەسەبەر بکرێن لە سەرەتای هاتنی پەنابەرەکانەوە بۆ هەرێمی کوردستان لە سەرەتاکانی 2012ەوە با بڵێن کاتونە چێرە بەردەوام پاڵپشتی پەروەردەییان کراوە بەڵام دواتر با بڵێن چالاکیەکان زیاتر کراوە لە دوای سیاسەتی تێکەڵکردنی پەنابەران و خانەخوێ و ئێمە هەوڵمان ناوە ینی هەم لە ناو قوتابخانەکان
هەم لە دەرەوەی قوتابخانەکان ژینگەیەکی ویان بۆ بڕەخسێنین کە چۆنڵێ هەست بە نامۆیی نەکەین و پاڵپشتیان بینەوەی کە بەردەوام بین لە بەردەوام بن لە خوێندن چ بە هاوکاریکردنیان بەکردنەوەی خولی بێزکردنی زمانی کوردی خولی بێزکردنی وانەکان دابینکردنی پێداویستی قوتابخانەکان کردنەوەی خولی بەهێزکردنی زمان بۆ خێزانەکانیان و هەروە دابینکردنی هاتوچۆ بۆ خوێندنیان چکە بڕێکی زۆریان هۆکاری دابڕانیان لە خوێندن بە بۆنەی دووری قوتابخانەکان بوو لە ماڵەکانیانەوە لەوانە بەردەوام بینێمە بۆ شێواز زۆر بە کورتی پێم بڵێت چەند پەنابەر بەشداری کردو لەم چالاکی ئەمڕۆ بتوانن تاوی چالاکیەکان پێشکەشی ئامادەبوان و میوانانی خۆشەویستی لە مناڵەکان وکوت ئەوانەی کە لەسەر مەسرح با بڵێن بەشدارە بن لە چالاکیەکان بەشدارە بن نزیکی 100 مناڵێکە بن و سەرجەمی بەشدار بۆکان لەوانە بگاتە نزیکەی 500 مناڵ. یەک ڕۆژ بەردەوامە بێت تا سەعات چەند بەردەوامیە بێت چالاکیەکان؟ ئەمڕۆ بەردەوامە بێت تا کاتژمێر 12 نیوەڕۆ. دەستی خۆش بێت. زۆر زۆر سپاس. سپاس بۆ زۆر باشە. سپاس بۆ خاتوو ماریا یاسین کابڕێزیان لە ڕێکخراوی کۆمسیاری باڵای نەتەوەی گرتووەکانن و هەم لە ڕێکخراوی ئینتەرسۆزیشن بۆ هاوکاریکردنی تەواوی منداڵانی پەنابەر. جا ئێستا یەکێک لە منداڵەکان لێرە لەگەڵ مایە بیتە لای من چۆنی سلااو لێ بێت بیتە لای من چۆنی دەم کاتەوە باشی زۆر سپاس. پێم بڵێ ئەمڕۆ وەکو کچێکی چالاک توانیوتە لەم چالاکیانی ئەمڕۆ بەشداری بکەی هەست بە چیەکەی؟ والله ئەمڕۆ زۆر خۆش شتێکی زۆر خۆش بوو کە ئینتەرسۆز گوتی کە وەرێ لێرە کە بۆ ڕێزلێنانتان من یعنی شتێکی زۆر خۆش بوو ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە و ژوانە ینی زۆر دەست خۆش لە ئینتەرسۆز. تا چەندە دڵخۆشی کە لەگەڵ تەواوی منداڵانە وەکو منداڵێکی پەنابەر لێرە حەز بە تەنیایی ناکەی لەگەڵ تەواوی منداڵەکانی هاوڕێتە لەم چالاکیانە بەشداریە بیت و هیواخوازی ئەم چالاکیانە بەردەوام بێت. ئەتوانم بڵێم کە ئینتەرسۆز یارمەتی قوتابخانە بکەن کە من و هەموو منداڵەی ئێمە کە نمرەکی باشتر بێنن و جوانتر کە باشتر بخوێنن و ئینشاءالله کە زۆر منداڵی هەبن کە وەک من نمرەکی باش بێنن کە یعنی بە یارمەتیدا ئینتەرسۆز یعنی یارمەتی مە بدەن. تۆ لە خوێندنە لە پۆلی چەند بووی و نمرەکە و چۆن بوو پلەی یەکەمیشە بەدەستهێنا بوو؟ بەڵێ من لە پۆلی نۆ نمرەی 92.5 لە پۆلی نۆ ئاهیوە لەسەر پارێزگاری سلێمانی یەک بووم یعنی شتێکی زۆر خۆش بوو بۆ من ئەو ڕۆژی کە گۆتوا من کە یەکەمی سەر سلێمانی زۆر دڵخۆش بوو. بژیت هەمیشە چالاک و هەمیشە بتوانیت بەشداری بکەی لەم جۆرە کار و چالاکیانی مناڵانیشە زۆر زۆر سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی جێگەی خۆشحاڵیە تەواوی منداڵانی پەنابەریش وەکەوەی کە ئەم خوێندکارەش ئاماژەی بەوە کرد نمرەیەکی زۆر زۆر باشی بەدەستهێناوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئومێدەخوازین تەواوی منداڵانی پەنابەر لەگەڵ تەواوی منداڵانی کوردستانە بتوانن مافەکانی خۆیان زیاتر پارێزگاری لێ بکرێت و زیاتر بتوانن ئەم جۆرە چالاکیانیان بۆ بخن تاوکو بتوانن وەکو وڵاتانی گیان منداڵانی کوردستانیش وەکو هاوتای منداڵانی گیان بە مافەڕاوەکانی خۆیان زیاتر بگەن. ئەمە تاوی چالاکیەکان بوو لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی ئێستاگەڕێمەوە بۆ ستودیۆ و لای هاوکارانم فەرموو. زۆر سپاس بۆ هاوکارمان تەزە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بوو.